مسلمانێکە و ئیماندارێکە ئەهلی ئیمانێکە خوشک و برایەکی تۆیە شەهید ئەبێ ئەکوژرێ فرمێسکێکت لە چاو نایێ دوعایەکی خەیری بۆ ناکەی ڕاناسڵەکی دڵ و دەروونت بۆ ئەم مسلمانە و ئیماندارەیە ئەگەر تێبەر نابێ مامۆستا لەسەر مینبەرە ئاەتت بۆ خوێنێتەوە لەسەر جوولەکە 11 ئاەتمان خوێندەوە لە وتاری ڕابردووە لەسەر جوولەکە کەسی وایڵێ وەڵڵا جوولەکە زۆر لە مسلمانان باشترە ئەو جۆرە کەسانە ئەم منافق و دوڕ و دەغەڵانە برای جوولەکەن لە قورئانی پیرۆزدا ناویان هاتووە برای وانن و برای مەیمون و بەرازەکانن ئەهلی ئیمان و ئەهلی نیفاق لە کاتی حەرب و جەنگی ئەهلی کوفر و ئەهلی ئیمانە بەدەرەکەوێ منافق و دوڕەکان کە بەدرۆ لەگەڵ ئێمە ئامادەی جومعە و جەماعەتە بن بەدرۆ دەڵێن ئێمە مسلمان و ئیماندارین لە کاتێککە مسلمانان بەڵا و موسیبەت و کوشاریان بەسەرادێ نوقەیان لێوە نایە هیچ دەنگێک و هەڵوێستێک و جورئەتێک و موقیفێکیان نییە و بگرە ئەگەر ئیماندارێک و مسلمانێکش هەڵەیەک بکە لێی لە هاوارەدا لێیە هێتە دەنگەوە بۆیە منافق و ئیماندارەکان بەڕاستی لەم جەنگەی کە بەسەر فەڵەستینە هات بۆمان ڕوون بوویەوە بمانەوێ ئێمە سەر بکەوین ئێمە باڵا دەزین بەسەر ئەهلی کوفرا پێویستە یەک ڕێز بین یەک سەڵ بین پێویستە پشتی یەکتر بگرین پێویستە دەستمان لە نێو دەستی یەکتریا بێ یەک هەڵوێست و یەک ڕنگ و یەک دەنگ بین رب العالمین لە سوڕەیە الأنفال لە ئاەتی 46 فەرمێ وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين رب العالمين فرمان برداري رب العالمين وبيغمبر كيبكن فرمايشتكان رب العالمين والرسول كي جيب جيكن ناكوك مبن لني وخوتانا با را نبن لت وبت نبن بش وباشا وتاقم مبن لني وخوتانا یەک گربن یەک ڕێز بن بۆ پەروەردیگارە ئەگەر ناکۆکیمان لە نێوانە هەبوو ئەگەر هەر یەکەو بەسەر تاقم و لایەکا دابەش بوو چیمان بەسەر دێ فەرمێ فەتەفشەلوو فەشە لەهێنن ئەدۆڕێن سەرکەوتن بەدەست ناهێنن و هەروەها هێز و باز و قیمەتان نامێنێ ریح لەم ئاەتە واتە باتان نامێنێ ها لە کوردیشە ئەڵێ لە کوردەواریە دەڵێ بایکێ ئەم سەرکەوتن و ئەم شەڕێیە ئەجینا ریح بۆ خۆی بەمانای باو بۆندێ بەڵام لەم ئاەتەیە رب العالمین فەرمێ باتان نامێنێ بازوتان نامێنێ هێستان نامێنێ دوژمن لێتان ناترسێ قیمەتان نامێنێ سەبر بگرن ئارام بگرن پەروەردیگار لەگەڵ ئارامگرانرایە کوفر ڕۆژ ئاوا هەمووی یەکە بۆ لێدانی ئیسلام و مسلمانان تەنانەت ئەو ئازادیە و ئەو دیموکراسی و عەلمانیەتە درۆیەی کەوا ڕۆژ ئاوا داوایەکە ڕێگەنادا تۆ ڕسمێک و وێنەیەکی منداڵێک و ئافرەتێک و پیاوێکی شەهید بووی کوژراوی فەڵەستین بڵاو بکەیتەوە ڕێگەنادا ئەیسڕێتەوە ڕەشی ئەکاتەوە باشە هەمووی یەکە بۆ لێدانی ئیسلام و مسلمانان هەمووی هاوکاری یەکترە بەڵام من و تۆیەک تا ئێستاش لێرە دەڵێن وەڵا خەتای فەڵەستینە وەڵا جوولەکە لەسەر حەقا دەی وەڵی خۆ منیش مسلمانم بەڵام زۆر ڕقم لە عەرەبان دەبێتەوە ئینشاءڵڵە جوولەکە بەسەریاندا زاڵە بێ ئەبێ ئەوە چ دڵێک بێ ئەبێ ئەوە چ ئینسانێک بێ کە ئەم هەموو شەهیدە ئەبینێ کە ئەم هەموو کوژراوە ئەبینێ فرمێسکی لە چاونێ دڵی نەلەرزێ ویژدانی نەهەژێ ناخی نەتەزێ ئەبێ چ دڵێک بێ ئەم دڵە و ئەوە چ دیموکراسیەکی درۆینانەیە کە ئەوان داوایەکەن ڕۆژ ئاوا ئەو زوڵم و ستەمەی ئێستا جوولەکە ئەیکە لە مسلمانان و ئیمانداران فرعون بە فرعوناتی خۆی نەیکردووە هەرچیەکی تاغوتی ڕۆژگاری زەمان بووە نەیکردووە بە پانتایی زەوی بە درێژایی زەمان تۆ نەخۆشخانەیەک وێران بکەی تۆ نەخۆشخانەیەک بردومان کەی و قەسی بکەی تۆ ئەم هەموو هاوڵاتیە و ئەو هەموو منداڵ و ژن و ماڵ و منداڵەیە شەهید کەی و بە ناحەق بیان کوژی ئەمە چ زوڵمێ و ستەمێکە ئەم هەموو وڵاتە عەرەبیانەش لە بەرامبەریا بێدەنگن ئەم هەموو مسلمانانەش ئاوا سەیرەکەن و ڕائەمێنن بزانن چەند شەهید ئەبن لەولاوە چەند ئەکوژرێ هەموومان ئاوا ڕق بووینە لە شوێنی خۆمانە برایان و خوشکانیشمان ئەبوو شێوازە زوڵم و ستەمیان لێ ئەکرێ کوفر هەمووی یەکەگرێ بۆ لە نێو بچینی من و تۆ ئێمەش هەمووی پشتی یەکتر بەرەدەین بۆ ئەوەی ئێمە لە نێو بچین ئینجا لەو ئاەتێکە خوێنمانەوە رب العالمین فەرمێ وەڕابطوو یەکێک لە مانایانی مفەسرینە فەرمووە تا یەکتر بگرن محکەم بن دەستە نێو دەستی یەکترا بنێن
بۆ ئەوەی دوژمن زەفەرتان پێ نەبوو پێتان نەوێرێ